کەسێ نوێژ نەکە لە ئیسلام دەرچووە. کاتە نوێژ نەکەت نوێژی لەسەر ناکرێت. نوێژ نەکە نوێژی مردووی لەسەر ناکەم ئەو چاوم بێ. هاوار بە حاڵی ئەو درۆزنانەی کە دین بە درۆ ئەزانن کە پێیانەوتێ نوێژ کە نوێژ ناکەن. گەرمەی دۆمینە و تاوڵە و کۆنکان و نەرگەلە و کافتریاتە نوێژەکەت ناکەی. سەقەر شوێنی کوێیە؟ شوێنی ئەو کەسەیە کە نوێژ ناکات. ئەمما وەزە هەر باسی نوێژەکە بەڵێ لەبەرەوەی نوێژ لە هەموو شتێک چاکترە. نوێژ ناکەی یعنی ئەتو احترام بەخوا ناکەی. خوا پێ دەڵێ سەجدە بە تۆ سەجدە نابەی. خوا پێت بڵێ خۆت بکوژا بێ خۆت بکوژی. ئەی ئەوەی کە سەڵ ساڵە نوێژەکانی خۆتان و تا ئێستا پێی قەڵەو بووی. باشترین چاکترین کردەوەی ئێوە نوێژە. هیچ شتێ نییە لە نوێژ چاکتر بێ. وەڵام تەنبەڵی کردوتە عوزرکاکە وەڵام من لە تەنبەڵیان هەڵناستم نوێژەکەم بکەم. ئاوەرە لە هەموو قورئانی خوای پەروەردگار کە 604 لاپەڕەیە وەرە لە زیاتر لە 38,000 حەدیثی صحیحی پێغەمبەر بگەڕێ صلی الله عليه وسلم. یەک دلیلم بۆ بێنەوە خوا و پێغەمبەر ڕوخسەتیان دابێ کەسێک بە تەنبەڵی واز نەک لە نوێژ لە بچووکترین فەرزی ئیسلام بێنێ. فلانە کەس بۆ نوێژ ناکەی ئەلێ وڵات دڵ تەواوە کاکە دڵ حسابە. دڵ تەواوە بەڵام دڵی تۆ نەخۆشە. والله ئەوەی نوێژی نەبێ دینی نییە. ئەمە قسەی عومەری کوڕی خەتابە. گەورەترین مەترسی ئەو ڕۆ ملەتێک کەوت. والله مەترسەکەی ئەوەندە گەورەیە زۆر گەورەیە کوفری عەمەل.